دیفاع لە کۆچبەرانی ئەفغانستان ئەرکێکی بەپەلە. ئەو نەهامەتیانەی کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی، خاوەنکارانی شۆڤینیست و خەڵکی گیرۆدەی ناسیۆنالیزم لە سەرەتای هاتنە سەرکاری ئەم ڕژیمەوە بەسەر کۆچبەرانی ئەفغانستانیان هێناوە کە زۆربەیان ژنان، پیاوان و منداڵانی کرێکارن، تەزوو بە لەشی هەر ئینسانێک دادێنێ. ئاستی ئەم نەهامەتیانە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لەگەڵ چوونە سەرەوەی دیپۆرتی تێکەڵ بە گوشاری ئەم خەڵکە لەلایەن سەرکوتگەرانەوە زیاتر بووە. ئەم کاربەدەستانە تەنیا بە توندکردنەوەی کردەوەی جنایەتکارانەی دیپۆرت ڕازی نەبوون. هەواڵنێری ئیرنا ڕۆژی 18 خاکەلێوە لەسەر زاری موحسین ئیبراهیمی بەڕێوەبەری گشتی دامەزراندنی کەسانی بیانی وەزارەتی تەعاون و کار ڕایگەیاند کە دانی پیشە بە کەسانی بەڕەگەز ئەفغانستانی قەدەغەیە و سەرپێچکاران سزا دەدرێن. ئیرنا بە کەڵک وەرگرتن لە وتەکانی ئەم کەسان نووسی بڕی سزای هەر ڕۆژ کاری نایاسایی بۆ کەسانی بیانی 5 بەرابەری لانی کەمی حەقبەستی ڕۆژانە دەبێت. ناوبراو هەروە تاکیدی کرد کە ئەم سزای لەگەڵ دووپاتبوونەوەی سەرپێچیەکە 2 بەرابەر دەبێت و لە ئەگەری نەدرانی ئەم سزا ماڵیەدا خاوەنکار بە پێی مادەی 181 یاسای کار بە محاکمی قەزایی دەناسێنرێت. بێجگە لە ئەمانە پێویستە ئاماژە بە کردەوەیەکی جنایەتکارانەی دیکەی مەئمورانی ڕژیم لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بکرێت. لە ڕێکەوتی 13 خاکەلێوەدا محەممەد تەقی ئێرانی جێگری ئوستانداری بوشێر داوای لە خاوەنکارانی ئەم ئوستانە کرد کە لەدانی پیشە بە کۆچبەرانی ئەفغانستانی خۆ ببۆیرن. ناوبراو هۆشداری بە خەڵکی ئوستانیشدا کە ئەگەر خانوو و مڵک بەم کەسانە بەکرێ بدەن دادگایی دەکرێن. لەوەش خراپتر هۆشداری بە خەڵکدا کە ئەگەر دامەزران یان جێگیرکەرانی ئەم کۆچبەرانە ڕانەگەێنن دادگایی دەکرێن. کرێکارانی ژن و پیا و منداڵی ئەفغانستانی هەر لە سەرەتای ساڵی 1358 هەتاویەوە بەهۆی شەڕ و نائەمنی وڵاتی خۆیان جێهێشت و هاتنە ئێران. خاوەنکاران بە خاتری لە ئیختیاردابوونی هێزی کاری یەکجار هەرزان بەرامبەر بە کرێکارانی ڕاپەڕیوی ئێران شادمان بوون. ڕژیم بە فەرمانی خومەینی سنوورەکانی بۆ هاتنی کۆچبەرانی بە تایبەت شیعەی ئەفغانستانی کردەوە و لە هێزی پیاوانی بێخانەولانەکراویان لە کوردستانی شۆڕشگێڕ و لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا کەڵکی فراوانی وەرگرت. بە پێی ئامارەکانی ڕژیم کە جێگای متمانە نین، زیاتر لە 2000 کەس لە هاوڵاتیانی ئەفغانستانی لە شەڕی ئێران و عێراق لە بەرەی ئێراندا کوژراون. بەرپرسانی کۆماری ئیسلامی مانگی ژانوێی 5 ساڵ لەمەوبەر ڕایانگەیاند کە لە بەرەکانی شەڕی سووریەدا زیاتر لە 2000 ئەفغانستانی کوژراون و پتر لە 8000 کەس بریندار بوون. بە قەولی یەکێک لە فەرماندەکانی پێشووی لەشکەری فاتمیونی بەرپرسی سپای پاسداران، ئەوانیان لەژێر ناوی دیفاع لە مەزرای بیبی زەینەب و بیبی ڕوقەیە ڕەوانەی سووریە دەکرد. بەڵام ئەم خزمەتگوزاریانە نەبوو بەهۆی ئەوەی کە خاوەنکارانی شۆڤینیست، ناسیۆنالیستە ئێرانیەکان و مەئمورانی ڕژیم لە هەڵسوکەوتی دژە ئینسانیان لەگەڵ کرێکارانی کۆچبەری ئەفغانستانی خۆ ببوویرن. چونکە بۆ ترساندن، بێدەنگڕاگرتن و ناچارکردنیان بە ئەنجامدانی هەر کارێکی پڕمەترسی وەک کەم حەقدەست پێویستیان پێبوو. زۆربەی کۆچبەرانی ئەفغانستان لە ئێران لە ڕووی ناچاریەوە ئەنجامدانی کاری سەخت و مەترسیدار و ئەستۆ دەگرن. بۆ نمونە ئەوان لە بینا بەرزە نیوەکارەکان بەبێ هەبوونی کەرەستەی ئیمەنی داربەست لێدەدەن. ئەم کارە پڕمەترسیە و هاوشێوەکانی زۆر جار بۆتە هۆی بەربوونەوەی کرێکارانی ئەفغانستانی و زیان دیتن و مەرگی ئەوان. نمونەیەکی دیکە هەڵکەندنی چاڵاو بە تایبەت لە تارانە کە زۆربەی هەرە زۆریان لەلایەن کرێکارانی ئەفغانستانیەوە ئەنجام دەدرێت. داڕمانی چاڵاوەکان زۆر جار مەرگ و کەم ئەندامبوونی چاڵ هەڵکەنەکانی لێ دەکەوێتەوە. بەڵام نەهامەتی کرێکارانی ئەفغانستانی بە تەحەمل و قبوڵکردنی کاری پڕمەترسی و کەم حەقدەست تەواو نابێت. نیشتەجێبوونی کۆچبەرانی ئەفغانستانی لە 16 ئوستانی ئێران بە تەواوی قەدەغەیە.
ئەوان لە 12 ئۆستانی دیکەش لە حوزور و نیشتەجێبوون لە هێندێک شار مەنعکراون. هەموو ئەم کردەوە دژە ئینسانیانە بە بیانووی بێبنەمای بێکاربوونی کرێکارانی ئێران لەلایەن ئەوان و دەلیل هێنانەوەی بێ ئەساس ئەنجام دراو دەدرێت. نیگایەکی کارناسانە بە مەسەلەی بێکاری لە ئێران نیشانی دەدات کە ڕیشەی کێشەی بێکاری حزوری هاوڵاتیانی بیانی نییە، چونکە زۆربەی ئەم هاوڵاتیانە پیشەی کەم داهات نائیمەن و مەترسیدار ئەنجام دەدەن کە کرێکارانی ئێران بە دروست لە ئەنجامدانیان خۆ دەبوێرن. ئاراستە جۆرا و جۆرە کرێکاریەکان بە نسبەت چارەنووسی تاڵی کۆچبەران و کرێکارانی ئەفغانستانی کاردانەوەیان نیشان داوە. خانەی کاریگەریەکان زۆر جار ئەم کرێکارانە بە هۆکاری بێکاری کرێکارانی ئێرانی لە قەڵەم دەدەن و خاوەنکاران بە خەتاپار نازانن. ئەوان بەڕەسمی خوازیاری دەرکردنی کرێکارانی ئەفغانستانی لە ئێرانن و لە ڕەفتاری جنایەتکارانە و وەحشیانەی بەرپرسان و دەرکردنی ئەوان دیفاعیان کردووە. عەبدوڵڵا وەتەنخا جێگری سەرۆکی ناوەندی نوێنەرانی کرێکارانی ئۆستانی تاران کە ناوەندێکی کرێکاری نزیک بە دەوڵەتە دانی بەوە داناوە کە خاوەنکارانی ئێرانی لە هەموو ناوچەکاندا لە هێزی کاری هەرزانتری کۆچبەرانی ئەفغانستانی کەڵک وەردەگرن. وەتەنخا دەڵێت کە نە زۆرکردنی جەریمە و نە هیچ جۆرە گوشارێکی تر هەتا ئێستا نەیتوانیوە خاوەنکاران لە دامەزراندنی کرێکارانی ئەفغانستانی پاشگەز بکات، چونکە ئەم کارە بۆ ئەوان قازانجی زۆری تێدایە. ناوبراو هەروەها وتی ئەمە ئادرەسی هەڵەدانە کە هێندێک کێشەی ئابووری کە خۆی لە پێکهاتەکانی ئێستاوە سەرچاوە دەگرێت با کرێکارانی کۆچبەر نسبەت بدەین و نابێ وا بیر بکەینەوە کە کرێکارانی وڵاتانی تر نانی کرێکارانی باقی وڵاتان دەدزن. بەڵام ڕێکخراوی ڕادیکاڵ و سربەخۆ لە دەوڵەت لە دەرفەتە جۆرا و جۆرەکان و لە ڕێگەی ڕاگەیاندن و بەیانیەکانەوە لە کرێکارانی ئەفغانستانی وەک بەشێک لە چینی کرێکاری ئێران دیفاعیان کردووە. ئەم کرێکارانە هەروەک باقی کرێکاران داهێنەر و خوڵقێنەری نیعمەتە سەرەکیەکانی ئەم کۆمەڵگایە بوون و هەن. ئەم هێزانە بەش بە حاڵی خۆیان هەوڵیان داوە تەبلیغاتی بەرینی بورژوازی و دەوڵەتی ئیسلامی دەسەڵاتدار دژ بە کرێکاران و گشت کۆچبەرانی ئەفغانستانی لە خاو بدەن و خوازیاری ڕاگرتنین. لەم ڕۆژانەدا کە لە ڕۆژی جیهانی کرێکار نزیک دەبینەوە پێویستە ئەم پشتیوانیانە بەرینتر و تەنانەت بەردەوام بکرێن.